لە کاتی ویلادە بە جوانی ئیشەکەی لێ نەکرایە بەشێکیشی خەتای ئەوەیەتی کە بە جوانی خای نەکردەوە ئەوە بە قسەی خۆی دەگوت فترێکی زۆر زۆر ئەمن پێی ئیزعاج دەبم هەر دەچمە کن دکتۆری و عیلاجم دەدەنێ و دەرمانی دەخۆم و پاش فترێکی کەوم لێ دێتەوە زۆر ئیزعاج بیمە پێوە شێمەچی لێ دێتن بۆ نەچی ناخۆشی لێ دێ ئێرکوانە چەندێرە ناوچیتی لێیەکە ئێستا بە جوانی بە خاوێنی دەچین هەلوی هەردەگری لە کۆر ئەو نەخۆشیە ئەوە خەتەر نییە بەس مزعجە هەندێک نەخۆشی هەیە خەتەر نییە یعنی بە ئێژ نییە بەڵام بۆنی بێ ناخۆشە پیسە کەی ئیزعاج دەبیتە ئەها دەبینی چەند بە جوانی لێ هەردەگرین ناوکەکەی دەمینێ بەڵام پیسیەکەی لۆ هەردەگرین خاوێنی دەکەینەوە ئەو ئێستا لەشت پیشان دەدەم کە چی لە ناو گیر بووە ئەوە دەبینی ئەوە مووە تەمەشاکەن ئەو مو لە چەندێرە تەمەشا خۆشەویستە تەمەشاکەن باشە خۆشەویستان ئەوە دەبین ئەو هەموو مووە ئەو ئێستا کە دێن هەمی هەردەگرین بە جوانی ئەو هەموو مووە دێن بە جوانی هەری دەگرین ئەوە بە جوانی بە یەکجاریش ئیشەکەی لۆ دەکرێتن کە بینەگەڕێت ئەوان دەبینی ئەو هەموو مەزدەری پیسیە لە چێندەر لە ناو ناوچی باشە خۆشەویستە ئەوە ئیش جوانی دەمهرەبانیە ئەوە لاداری ئازارە تەمەشاکە ئێستا دەیگەڕێنی لە پێش چاوتان بیبینن ئەوە بە کامیرەی ئەوە مو لە چێندەرە تەمەشاکە دەبینن ئەو موانە لە ناوچیدا تەمەشاکە تەمەشاکە خۆشەویستان ئەوە دەرێن مووی دەوری ناوکتان بکەن خەلتان خایەن بکە ئینسانی مسلمان مووی قەلبی دەکا هی پێش و پشتەوە کندەوری ناوچی بن هەنگلی نینۆکەکانیش بە جوانی بکەن چونکە لە سنەتی ئیسلامە موکردن و نینۆکتراشی بمێنن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی